سەرڕای دەیان قەیرانی دروستکراوی جۆرا و جۆر کە بەرۆکی کۆمەڵگەی کوردەواری گرتووە، قەیرانی نەبوونی دادپەروەریش لە کایەکانی حکومڕانیدا لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت. هەر ئەمەش وای کردووە هاوڵاتیان هیچ ئینتیمایەکیان بۆ خاک و نیشتیمان نەمێنێت و مەترسی جددیش لەسەر قەوارەی هەرێم دروست ببێت. ڕۆژنامەنووسێک پێی وایە هۆکاری سەرەکی ڕوخان و لە ناوچوونی بەشێکی زۆر لە وڵاتانی زلهێز و سیستەمە گەندەڵەکان لە ئێستا و لە ڕابردووشدا نەبوونی عەدالەت و دادپەروەریە لە سیستەمی حکومڕانیدا. بەداخەوە نەبوونی دادگەری و عەدالەت لە هەر شوێنێکە بێ ئەو سیستەمە ڕوخێت و پێچەوانەکەشی ئەو سیستەمە بەهێز دەبێتەوە، ئەو کۆمەڵگایە بن بە کۆمەڵگەیەکی بەهێز. من ئەگەر بینە سەرباسی کوردستان لە خەڵک هومێدێکی زۆر گەورەی بە کوردستان هەبوو لە نەوەتەکانە، سەرەتای نەوەتەکانە، خەڵک بە ڕوحێتێکی زۆر زیندۆوە حکوومەتی خۆی خۆشەویست، وڵاتی خۆشەویست هەوڵی ئەدا بۆ ئەوەی کە ینی پێی وابوو کە حکوومەتێک دێت لە سایە حکوومەتەیە ئەحەسێتەوە عەدالەت جێبەجێکرێ. بەڵام بەداخەوە ساڵ بە ساڵ بۆ نەگە باسی هەرێمی کوردستان بکەین، ساڵ بە ساڵ پێچەوانەکەی ڕوویدا، ساڵ بە ساڵ نەعەدالەتی نادادگەری ئەمە ڕوویدا. ئێستا ئەتوانم بڵێم دەسەڵاتی کوردی، حکومڕانەکانی کوردی لە سەدا 95 خەڵک بەرەوسەر لە هەرێمی کوردستان بۆ نمونە متمانی بەم حکومڕانانە نەماوە. ئێکەواتە تۆ ناتوانی پارێز بەیانی شتێک بێتە پێشتەوە، بەسیترین بەیانی خەتەر بۆ سەر ئەم حکومڕانیە دروست بێ، ناتوانن بەرگەی بگرن و ناتوانن پارێزگاری لێ بکەن. گەر چاوێک بە مێژوودا بجێڕینەوە دەبینین دەیان وڵات و حکومڕانی بەهێز و زلهێز سەرڕایبوونی داراییەکی باش و سوپایەکی بەهێز، بەڵام بەهۆی نەبوونی دادپەروەری و عەدالەت لە سیستەمی حکومڕانیاندا هەرەسیان هێنا و لە ناوچوون. ئەمەش ئەو ڕاستیە دەردەخات کە بوونی دادپەروەری لە زۆربەی کاتەکاندا لە بوونی سوپا و دارایی بەهێز باشترە و دەبێتە هۆی پاراستنی سیستەمی حکومڕانی وڵات. نووسەرێکیش دەڵێت یەکێک لە سیماهەرە دیارەکانی عەدالەت ئەوەیە کۆمەڵگە پۆڵێن دەکات و مامەڵە لەگەڵ دۆخ و کات و شوێن و زەمان دەکات. ئاماژە بەوەش دەکات ڕێژەی بوونی دادپەروەری لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستاندا یەکجار کەمە. یەکێک لە جوانیەکانی عەدالەت ئەوەیە کە دێ مامەڵە لەگەڵ دۆخەکە، مامەڵە لەگەڵ کەیسەکە، مامەڵە لەگەڵ حەق و ناحەقەکە، و لەو شوێنەیە کەسەکە ناحەق بوو لەوێ عەدالەت بەرجەست و بەرقەرارە، لەو شوێنەیە کە یا کەسەکە یا کۆمەڵگەکە یا ژینگەکە. بۆی ئەوەیە کە جوانیەکانی عەدالەت ئەوەیە کە کۆمەڵگە پۆلێنەکە و مامەڵە لەگەڵ دۆخ، لەگەڵ کات، لەگەڵ شوێن، لەگەڵ زەمەنەکە بە بێچەوانەوەی قانون و یاسا کە مامەڵە لەگەڵ دۆخێکی دیاریکراو ئەکا و ئەیسەپێنێ. و ئەگەرچی هەر جوانە ئەوێنە قانونیش هەر جوانە، بەڵام جوانی عەدالەت جوانترە لە قانون. عەدالەت لە هەرێمی کوردستان ڕێژەکەی خراپە و زۆر سلبیە و زۆر ناهەموارە. ئەوەی ماوەتەوە بوترێت ئەوەیە کە بەهۆی زوڵم و ستەمی بەرپرسانی هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا لە ئێستادا هاوڵاتیان و گەنجان هیچ خۆشەویستیان بۆ وڵات و هەرێمەکەیان نەماوە و ڕۆژانە بۆ دەستکەوتنی ژیانێکی باشتر وڵات بەجێ دەهێڵن و ڕوو لە وڵاتانی دەرەوە دەکەن. هەرەسهێنانی سیستەمە گەندەڵەکانی دنیاش وانەیەکە بۆ بەرپرسانی هەرێم کە بە خۆیاندا بچنەوە و لە خەمی خەڵک و خاکەکەیاندا بن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام.